ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات لیژنەی ئامادەکاری یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتیان دیاری کرد. بەڕێز جەلالی ڕەوانگەرد جێگری سکرتێری گشتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران لەو بارەوە زانیاری زیاتری لایە. کاک جەلال سڵاو لێبە و ئەو کاتت باش. لەگەڵ سڵاو خۆشەویست و سەرجەمبینەرانی تیشکی بەتایبەت لاوانی عەزیزی ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ تکایە فەرموون ئەو ڕاگەیەندراوەی لەو بارەوە بڵاوتان کردوتەوە چ خاڵ و بابەتگەلێکی لەخۆ گرتووە و داواکاریتان لەو پەیوەندیەدا چییە؟ دیارە ئەوەی کە پێویست سەرەتا ئامادەی پێ بکەین و بە شێوازێک دەکرێت وەکو ڕاپۆرتێک لەسەر ئەو کۆبوونەوانە کەێنە لەم ماوەیەدا بۆ ئامادەکاریە کۆنفرانسەکە وەک ماخستەوە باسی لەسەرکەم بەدەستێن خەری فدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێمە لە 3 خەزەڵۆی 1992 هەتاوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئاکانی لاوانی ڕۆژهەڵات کرد لە بنکەی سپێسیالیستی سەکیمان بەبەست لەو کۆبوونەوەیش ئەوە بوو کە ئێمە کەتەوەری سەرەکیمان دەستنیشان کردبوو یەکەم لە ساڵی ڕابردوودا کۆنفرانسی ڕێکخراوەکانی لاوانی چوارپارچەی کوردستان کە بەڕێوەچووی کۆمەڵێک بڕیار و ڕاستادەی تێدا بیرابوو کە لەوێدا ئێمە لەو کۆبوونەوەیدا دەسا وەکو باسکردن لە ئەو تەوەرانە و حزمی بەڕێوەبردنی کۆنفرانسی چوارەمی ڕێکخراوەکانی هەر چوارپارچەی کوردستان کە دەکەوێتە سەرۆی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەمساڵ بەڕێوە دەچێت ئەوە بوو لەو کۆبوونەوەیدا ئێمە باسمان لەسەر کرد و ئەوچوی ئەو بڕیارانە کرا و خاڵە لاوازیەکانی دەستنیشان کرا بەڵام باسی سەرەکی ئێمەکە لە کۆبوونەوەیدا تەرخان کرابوو بۆ باسکردن لە یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات کە لێدا پێشنیار کردن کۆنفرانسی بگرین بتوانێت ئاوێنی باڵانوێنی خواستی ویستەکانی لاوانی ڕۆژهەڵات بێت و ئەنعکاسی ئەو داخوازیانە کە لاوانی ڕۆژهەڵاتی هەیەی ئێمە وەکو ڕێکخراوەکان تۆن کە لە داهاتوودا کاری لەسەر بکەین ئەوە بوو کە لە کۆبوونەوەیدا ئێمە بڕیار ئەمدا کۆنفرانسی ڕێکخراوەکان کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات ببین کە جگە لە ئەندامانی ڕێکخراوەکان توانێتمان لەدەرەوەی ڕێکخراوەکانیش بەشداربن دیکەی ئەو کۆبوونەوەیدا کە گرتان باسی بوو بۆ تاوتێکردنی ئەوەی چی بکەین بۆ کۆنفرانسی لاوانی چوارپارچەی کوردستان کە لە پەراوێکی کۆبوونەوەکەماندا ئەنجام پێکرد بەڵام ئەوەی کە لەو کۆبوونەوەدا بڕیاری لەسەریا یەکەم ئەوەی کە یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات بەڕێوە بچێت پاشانیش هەر جارە و لە بنکەیەکی لەو ڕێکخراوانە ئێمە درێژە بم کۆبوونەوانە بین تاکو بتوانین بەخواستێکی هاوبەشەوە بۆ هەماهەنگی و هاوکاری زیاتر لە نێوان ڕێکخراوەکاندا بۆ ئەوەی کە ئامادەکاری بکەین بۆ کۆنفرانسە کۆ ببینەوە لەگەڵ یەک و تاوتێرە باسی وزارەتانە بکەین کە لە دوومی کۆبوونەوەماندا کە تقریبا پازدەی خەزەڵۆ بەڕێوە چوو لەوێدا لیژنەی ئامادەکاری یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات کە هاتوو لە 7 کەس کە هەرکان بە نوێنەرانی ڕێکخراوەدا بەشدار دەبن لەو لیژنەیەدا هەڵبەت ڕێکخراوەکان تقریبا 9 ڕێکخراوە بەڵام 7 کەس لە لیژنەی ئامادەکاری کۆنفرانسدا هەیە ژوێندە تێبینی و بەلاوی تابێت بەخۆی کە هەبوو ئەو لیژنەیەش دوای ئەو کە دەستنیشان کرا چەندین کۆبوونەوەی ڕێکخراون بۆ تاوتێکردنی ئەوەی چی بکرێت کۆنفرانسە چۆن بەرەوە چێت مەکانیزمی بەرەوە چینەکەی چی بێت بۆ بڕیارەکانە کە لێ پەیوەندیدا ئەکرێ مەسەڵەن ئاماژە بۆ بکەین کە هەرچەند لە ڕاگەیەنراوی کە شێوی ڕابردوویش کەوتە بەر بینەرانی ئامیری تیشک و سەردەم کاناڵ و هەندێکی ڕێکخراوەکانش بە هەمان شێوە نەکازیانداوە کە منی بەشداران لە کۆنفرانسەدا لە نێوان 18 ساڵە ئەوەی وا بڕیارە کە ئێمە هەوڵ بدەین لە 15 سەرماوە تا 30 سەرماوە بۆ کۆنفرانسە بەڕێوە چێ ئەویش ئەگەر لە ماوەی ڕۆژێک ئەگەر کۆنەکەیدا کۆتایی بە کارەکانی بکرێت بە 2 ڕۆژ کۆنفرانسەکە بەڕێوە بچێت نزیک بێت تا 150 کەس لە نوێنەرانی سەرجەم لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆنفرانسەدا بەشدار بێت ئەوەی کە خاڵێکی گرنگ و ئەساسی ئێمە هاوڕێ زێدێنە لێرە بەسەر بە جۆرێک تەکید کراوە چند لە ڕێکخراوەکان کە نوێنەر بەشدار دەکەن بە بەکارهێنانی سیستمی کۆتا بۆ ئەو ڕێژەیە کە بەشدار دەبێت لە کۆنفرانسە کە ئێمە 40% دیاری کردووە بۆ ڕێگەزی بەرامبەر یعنی هەر ڕێکخراوێک کە نوێنەرەکانی بەشدار دەکات موظفە لەو 40% لە ڕێگەزی بەرامبەر ئەگەر مەسەڵەن نمونە بڵێن 10 کەس نوێنەری هەچان لە ڕێکخراوەکان بێ دەبێت چواری یا کچ یا کۆ بێ ئەوی بیکەش لە ئەو ڕێگەزەکەی بیکە
خەوتەوەرانە کێمە هەوڵ دەدەین لە کۆنفرانس ئاوریان لێبرێتەوە چەنەمە پێشنیارە نەچێت باری جێبەجێبن کە لە داهاتی هەوڵ دەدەین ئەوە ژمارەیەتی ڕادیۆنگاوەکە دوێنێ شەو کە بڵاوکراوە لە داهاتیدا ڕادیۆنگاوی دوبلی ئەگەر ڕادیۆنگاوی توشتێکی بڵاو دەکەنەوە لەسەر تەوەرەکانی کۆنفرانس کاتی بەڕێوەچینی کۆنفرانسەکە چی دەبێ بە چی شوێنێک بەڕێوە دەچێت کەمانەوەکو پێشنیار هەیە مثلا باسکردن لە کێشە گرفتەکانی وڵاتی کوردستان و چی دەبێ بە چارەسەرکردنەوە کێشانە میکانیزمی بەرەنگازبوونەوە لەگەڵ دیار بە کۆمەڵایەتیانە لە کوردستانی ئێران کە هەیە بەتایبەت لە لاوانی ڕۆژهەڵات ئەو ئیسلامی سیاسی کە بەداخەوە سۆک و دیاربێت لە ڕۆژهەڵاتی کوردستان خەریکە گەشە دەکات کێمە هەوڵ بۆ شێوازێک لە کۆنفرانسە ئاوری لێ بێتەوە کە لاوانی کورد ئاگدار بکرێنەوە لە گەرەنجانەکانی ئەو کێشەیە راوتە لە بەداخەوە لە ماوەی ڕابردوودا بەبینی هەر بەجێ هاتە سەرکاری ڕۆحانیدا بە نزیک زیاتر لە 250 کەس لە ئێراندا ئادام کرێتە بەشی بەوانیش لاوان بوو بەتایبەت لاوانی کورد لە کۆنفرانسێکە ئەمە هەوڵ بدەین ئاوری لەوە بدەینەوە کە چی بکرێ یا ئەمە دەبێت ڕۆژاوەکان کە بەخۆشی لە ماوەی ڕابردوودا سەرجەم ڕۆژاوەکان بەرامبەر ئەو چێوانەوەی کۆماری ئیسلامی هاودەنگ بوون ڕادیۆنگای هاوبەشمانە بووە بە هەوڵمانداوە کۆمەڵ داخابەتاری گونجاو لە پەیوەندیدا ببین نەبەر کە ئەوەی بە شێوازێک لە کۆنفرانسەکە ئاوری لێ بدرێتەوە کە خواست وشەکانی لاوان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئۆرگانیزە بکرێت و ئەو ڕێکخراوانە کە تایبەتن بە ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات زۆر سپاس هەنگاوەکانیان بێت بەنە پێش